بەکارهێنانی ڕەهای ژنان بۆ ڕکلامی بازرگانی چالاکانی بواری ژنانی هێنایە دەنگ و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا یاداشتێکیان ئاڕاستی وەزارەتی ڕۆشنبیری و کۆمپانیاکانی بواری بەرهەمهێنانی ڕکلام کرد و تیدا دەڵێن ڕۆژانە چەندین ڕکلامی بازرگانی کە پڕن لە سوکایەتی و کەمکردنەوە و تەخوینکردن بە پێگە و ڕۆڵی ژن لە کۆمەڵگەدا لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پەخش دەکرێن. وەک لای ڕای گشتی ڕوونە و ڕۆژانە بەرچاومانەکەوێت و گوێبیستی دەبین چەندین ڕکلامی بازرگانی کە لەلایەن زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پەخش دەکرێن پڕن لە سوکایەتی و کەمکردنەوە و تەخوینکردن بە پێگە و ڕۆڵی ژن لە کۆمەڵگەدا. پەیامیان بێدەسەڵات نیشاندان و پێدانی ڕۆڵی نەرێنیە بە کەسێتی ژن وەکەم نیشاندانی تواناکانی وەکوتکردنەوەی ڕۆڵی گەورە و گرنگی ژن تەنها وەکاری ناوماڵ. ئێمە وەک کۆبەندی ژنان دەتوانن کوردستان ماوەیەکە بە وردی سەرنجمان خستۆتە سەر ئەم ڕکلامە بازرگانیانەی کە بە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیادبوونایە بەبێ هیچ فلتەر و سانسۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە چڕی بڵاو دەکرێنەوە. بۆیە لە ڕێی ئەم یاداشتەوە داوا لە هەریەک لە وەزارەتی ڕۆشنبیری و کۆمپانیاکانی بەرهەمهێنانی ڕکلامی بازرگانی دەکەین بە ئاگایی زیاتر وە سەرنجی زیاترەوە بیرۆکەی ڕکلامەکان دیاری بکەن هیچ جۆرە بێڕێزی و بە کەمزانینێکی تیانە بێت بەرامبەر بە ژنان بە هیچ جۆرێک ڕەزامەندی لەسەر ئەو ڕکلامانە نەدەن بۆ بڵاوکردنەوە کە لەمڕۆ نەشیاون بەڵکو کۆی ئەو بەرهەمانە بە فلتەری وردا تێپەڕن بەر لەوەی لە شاشەکانەوە پیشان بدوێن. بەرپرسێکی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانیش ئاماژە بۆ دەکات ئەو ڕکلامانی لە ئێستادا پەخش دەکرێن بە کاڵاکردنی ئافرەتانە و بەکارهێنانیانە بۆ ڕازاندنەوە و جوانکردنی بەرهەمە ناشرینەکانی بەشێک لە کۆمپانیاکان. دیارە بازرگانیکردن بە ئافرەتەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستانەوە بکوونیکردنی بە ڕکلام و کردنی بە کاڵایەکە لە ناو هەرێمی کوردستانە بە هەموو شێوەک بارزگانی پێوە ئەکرێت و گاڵتە بە هەست و سۆزی ئافرەتانەکرد لە ڕکلامەکاندا بەکارێنێ بەبێ حساب بۆ بەهاو بوونیەت و عقل و معرفەتی ئافرەتان بکرێت لە هەموو بارەکاندا ئەبینیت کە ئافرەتان بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بەبێ ڕقابەیەکە بە لەسەر ئەو ڕکلامانی کە بە ئەنجامەگەێنێ بەبێ کە ڕقابەیەکە بێ لە کەناڵەکاندا بۆ دانانی بازرگانیەک بکردنێکی خۆی بە کەوکو ئافرەتیش بەکارێنێ بۆ بازرگانیکردن ئەبین لە هەرێمی کوردستانە بەڕاستی بۆ بە کارێکی زۆر ناشیا و ناڕەوا ئەبینی چەندە شتی ناجۆرا و جۆر بڵاو ئەکرێتەوە و ئافرەتان ئەکرێ بە ڕکلام بۆ بابەتە سێر و سەمەرەکانی خوان و ئافرەت بە وێنەیەکی زۆر کۆمەڵە سیفاتی ناشیا و ناشرین کە هەمیشە ئەبینی لە ڕاگەیاندنەکانە ئافرەت ئەکرێت بە وەکو چۆنە کاڵایەک بۆ بەهادان بە بەرنامەکانی خۆیان هەچی سیفاتە ناشیا و ناگونجاوەکانە بۆ ئافرەتان دانێت کە بەداخۆ کە ئافرەت بە تایبەتی ئافرەتانی کە خاوەن پێیان من تایبەتمەندی خوانێ بەهۆی نەبوونی یاسایەکی تایبەت بە ڕکلامی بازرگانی و نزمی ئاستی چاودێری لەسەر ڕکلام ژنان کۆڵەکەی سەرەکی دەرهێنەری ڕکلامە بازرگانیەکان و بەڕەهایی و بە شێوازی جۆرا و جۆر نمایش دەکرێن. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.